بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان ئەمڕۆ فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی ئەمریکا لە شقامی فەڵەستین لە بەغدای پایتەختی عێراق بارگایەکی حەشتی کردە ئامانجوو کەسێک بەناوی ئەبوو تەقوا کە فەرماندەی لیوەی 12ی نوجەبا و یاریدەریری پشتێنەی ئەمنی حەشت بوو لە بەغداد کوژرا و کەسێکی تریشی لەگەڵ کوژرا لە بەرنامەی ئەمڕۆ شیکردنەوە بۆ هێرشەی ئەمریکا دەکەین بۆ چەم جارە هێرشەکە لە بەغداد بوو کە پێشتر لە بابل لە واصل لە شارەکانی دیکەی عێراق بەس ئامانجەکە چییە و لەمە دوای هێرشی درۆنەکانیش لە عێراق و لە ناوخۆی هەرێم و پەیوەندەکانی بڵێن ململانی ئەمریکا و ئێرانیش لەسەر خاکی هەرێم و عێراق چی بەسەردەی و لەسەر ئاستە جیهانیەکەش کە ئێستا لە چەند ناوچەیەک شەڕێکی مەحدود هەیە دەبێت بە شەڕێکی بەرفراوان لەگەڵ ێک لە بەڕێزان دکتۆر بەهرۆ جعفەر سەرۆکی ئینستیتوتی مێدیتریانە بۆ توێژینەوەی هەرێمایەتی لە ستۆدیۆ هەروەها لە هەولێرەوە دیوا محەممەد سابیر شارەزای سەربازی سەرم پرسانە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کە دکتۆر بەخێربێن سوپاسی ئامادەبوون دەکەین بەر لەوەی بچینە سەر ئەو هێرشەکە ئەمڕۆ پێدوای هێرشێکی جیاواز و هێرشی ئەمریکیەکان باسێکی درۆنەکانمان بۆ بکەی کە ئێستا درۆنەکان چ ڕۆڵێک دەبینن لە عێراق لە ناوچەکە سوپاس وڵا خۆی درۆنە گەرۆک و مێژوو لێ بگەڕێیتەوە لە ساڵی 1970 تقریبا هەر کاتە سەروبەندی جەنگی جیهانی یەکەم بەریتانیا ئەم بەزمەی دروست کرد بەڵام ئەو کاتە لە ساڵی 1924 دوای کۆتایی هاتنی جەنگەکە ئەمەیان تەحدیث کرد بۆ مەجای سی خوڕی ئەوانە لە 1924 بەڵام بە شێوەیەکی گشتگیر بە شێوەیەکی یەکلایەنایان بە شێوەیەکی زانستی ئەگەر تۆ باز لە پرسی درۆن بکەی لە کۆتایی هاتنی سەدەی 20 و سەرەتای سەدەی 21ەوە ئیتر درۆن و درۆنسازی و ئەمانە دەستی پێ کردووە ئێستا حاڵی حاضر 1200 کۆمپانیا بە پێی Center for the New American Security 1200 کۆمپانیا لە جیهانە خەریکی دروستکردنی درۆنن جگە لەوەش سەر و 100 دەوڵەت و گروپی نادەوڵەتی چکە ئێمە ستەیتمانەیە لە پەیوەندی نێودەوڵەتەکانە نان ستەیت ئەکتەرمانەیە ینی کارکتەری دەوڵەتیمانێ وەکو دەوڵەت وەکو عێراق تورکیا ئەم ناوانە نادەوڵەتیش بۆ نمونە وەکو پێکەکا وەکو حەشدی شعبی یا وەکو کۆمپانیایە یاکو ئەمانەمە پێڵن کارکتەری نادەوڵەتی سەر و 100 دەوڵەت و کارکتەری نادەوڵەتی خاوەنی درۆن و خەریکی بەرهەمێنان و تەصنیعی درۆنن ئەمەش زیاتر بۆ پێکانی دژمنەکانە و بۆ دەست و پەنجەکردنی یەکتریە بۆ چاودێریکردنە بۆ بەکارهێنانی درۆنی خۆکوژیە بۆی ڕاستەخۆ پەلاماری ناحەزەکانە بدەیت بۆ ئەم مەجارانە زیاتر بەکار ئەهێنرێت تورکیاش لەم ناوچەیە لە ساڵی 2006 درۆنی بەکارهێناوە پەکەکەش درۆنی بەدەست گەیشتۆ لە ساڵی 2007 بەکارهێنێ جارجار لە تورکیا ئەدات بە هەمان شێوە ئێمە حەشدی شەعبی لە عێراق لە ساڵی 2015 نوجەبا ئەشیاکانی لە سینەوە دێ لە ئێرانەوە هاوردەی عێراقە کرێ و بەدەستیان گەیشتۆ ئێستا خۆیان خەریکی تەصنیعی عسکەرین ئەم گروپانە درۆن دروستکەن لە عێراق بەڵام ئەوەی کە جێی داخە هەرێمی کوردستان کە خاوەنی نزیکەی 200,000 هێزی پێشمەرگەی نەگەر درۆنی نییە بە شێوەیەکی ڕەسمی کە قەوارێکی دەستوریە مەمنوعە پێشی بێت جا لەبەرەوە عێراق ئەم بەس خۆشیان نەگەر مەبەستیان بێنیان توانین دەستی بخەن پەرەی پێ بدرێت ڕەنگە دوای بینە باسی ئەمەش کە ئەکرێ لەناو ئەم ڕووداوانەیە هەرێمی کوردستان و قەواری کوردی ڕۆڵی چی بێت و کەوێتێکشەوە بەڵام ئەمە جەنگێکی ترسناکە و درۆن ئێستا شەڕەکە یعنی کەوتۆتە ئەوەی کە کەوتۆتە ئاسمان بەڕاستی جگە لەوەش مەسەلەکە هەر درۆن نییە کە من بەیتی قەسید لای من مەسەلەکە هەر درۆن نییە مەسەلەکە هێرشی سایبەریشە یعنی کە تۆ هێرشی سایبەری یعنی هێرشی ئەلکترۆنی ئێمە جاران ئەمنی قەومی ئەوە بوو کە لە زمانی جەنگی ساردا لە ڕووی عسکەری و ئێران خاچی کوردستان داگیر نەکات عێراق خاچی کوردستان داگیر نەکات تورکیا خاچی کوردستان داگیر نەکات یا دەوڵەتێک خاچی دەوڵەتێکی دیکە داگیر نەکات هەڕەشەکە لە دەرەوەیە ئەمە پاراستنی ئەمنی قەومی تۆ بوو بەڵام ئەمڕۆ ئەمنی قەومی ئامستەوایەتی زۆر ئاڵۆزی پیا کردو ئەمنی خۆراک و ئاسایشی خۆراکی تۆ ئاسایشی ئاو ئاسایشی وزە ئاسایشی زۆر شتیتر لە پاڵ ئەمەوە ئاسایشی سایبەری هەیە هێرشی ئەلکترۆنی هەیە مەسەڵەن مهاجیردە ئەو کاتەی کە حماس لە 7 ئۆکتۆبەر هێرشی کردە سەر ئیسرائیل 1200 کەسی لێ کوشتن و 240 کەسیشی لێ بەدیلگیردن ئەو خۆیان دەڵێن ئەو کامێرانەی کە بە درێژایی سن و لە نێوان ئیسرائیلەکان و حەماسا هەبووە
ئەمە پشیلەیەک ڕەت بۆ ئاگان لێ بوو بەڵام لەو کاتێک کە حەماس هێرشی کردو مهاجردا وەکو هێرشێکی سایبەری کردوتە سەری کامێرەکانی کوژانۆتەوە لەبەرەوە مەسەلەن هێرشکردنە سەر سەلەم و دەیە هەڕەشەیەکی زۆر کە ئێرانی سەغڵەت کردووە مەجموعەیە کورد گروپێکیان دروست کردو هێرشی سایبەریە خەنە سەر هێرشی ئەلکترۆنی خەنە سەر وەزارەتی دیفاعی ئێرانی کە نەسەر وەزارەتی خارجیە لەبەر ئەوە ئەمە هێرشێکی ئەلکترۆنیە ڕەنگە سبەینێ کۆمپیوتەرەکانی ئەم بارگای تەلەڤیزیۆنە هەموو هێرشێکی بکرێتە سەری و داتاکانی بدەزرێت و لەوێ سیاسەتی دژمنەکان بەرامبەر بە تۆ جارێکی تر نەوعێکی دیکە بێت بەس لێکەوتەی ئێستا لەسەر هەرێم چییە سێرش دەکرێت لەسەر عێراقیش ئەو درۆنانە ئێستا و درۆنی پێشکەوتنەوەی کە چاوی تورکیا بەکاری دێنێت لە سنووری سلێمانی چاو ئێستا ئەو گروپا چەکدارانە لە سنووری هەولێر و بۆ سەربنکەکانی ئەمریکا بەکاری دێنە لە ڕاستیە ئەمە پەیوەندی بە وێناکردنەوەی هێزەوە هەیە لە ڕۆژڵاتی ناوەڕاست ئێمە من ئەگەر زۆر بە سورعەت بێمە سەر ئەم بابەتە ئەوەیە کە لەسەر ئاستی جیهانیە چکە چی وای کردو ئەم شەڕی درۆنانە سەختتر بێتەوە لەم کاتەیە خۆ پێشتریش هەبوو وەکو شارتم بۆ کرد لە ساڵی 1970ەوە درۆن دەستی پێ کردو لە ئاستێکی زۆر بچووکەوە ئێستا لە سەرەتای سەدەی 21ەوە درۆن شەڕی درۆن لە ناو شەجاوازەکانە لە نێوان گروپەکانە لە نێوان گروپە ئیتنیەکانە بە تەواتی پەرەی سندووە بەڵام ئەوەی کە پەرەی بۆچی ئەمە پەرەی سندووە لەم کاتەیە ڕنگدانەوەیشی گەورەیە لەبەرەوەی لەسەر ئاستی پەیوەندی نێودوڵەتەکاندا دەست شکانەوەیکی بەقوت هەیە زیانی سیستەمی نێودوڵەتی لەنگەری شکاوە ئەمریکا ئەو تااقەتەی نەماوە لە ڕۆژڵاتی ناوەڕاست بەڕێوە بەرێت وەکو پێشووتر لە هەمان کاتە ئێران و چین و رووسیا ژۆک و بەرەیەکی یەکگرتوویەکیان کردووە تەواوی ڕۆژڵاتی ناوەڕاست وەکو ئەڵێ بکەن بە مڵکی خۆیان ئێستا عێراق نزیکەی 90% بۆ 90% چێلگە نەوتەکانی عێراق بەدەست چین و رووسیاون لە باکوورەوە باشوور کە باکوور مەبەستم هەرێمی کوردستانە تەواوی چێلگە نەوتەکانی هەرێمی کوردستان بەدەست ڕووسەکانەوەن تقریبا چکە لە ساڵی 2017 بە 3 ملیار و نیو ئەم چێلگانە پارەی پێشوەختیان درراوە کە بەرێنانەکەن 60% یێڵی بۆ کوردستان بەدەست ڕووسەکانەوەیە و لەبەرەوە هەر پێشکەوتنیەکی ئیدارەی ئەمریکای هەر پێشکەوتنیەکی غەربی لەم ناوچەیە یان ئەوە بە هەمان کاردانەوەی ئێرانی چکە زۆر جار قسەیەکە من نامەوێت بابەتەکە زۆر پەرش و بڵاوکەمەوە ئەڵێنەوەی کە ئێمە پێڵێن هیلالی شیعی ئەوە هیلالی رووسیا لە ڕاستیا رووسیا لە پشت ئەمەشەوە وەستاوە چکە رووسیاش ئێستا بوونیکی ئابووری و بوونیکی ئەمنی بەقۆتی لەم ناوچەیە هەیە بەڵێ هەفتەی پێشوێمە لە پەیمانگای مێدەتریانە راپۆرتێکی من کە نزیکەی مانگنیوە خەریکی بووم لە ئەمریکاش بڵاو بووە لە تورکیاش بڵاو بووە بە 3 زمان بە ناونیشانی دەستی رووسیا لە کەرتی نەوت و غازی سروشتی هەرێمی کوردستان و عێراقدا بڵاوبووەوە بە 3 زمان ئەمە زۆر ئەمە نیشانەدات کە رووسیا هەژمونی ئابووری لە عێراق گەیشتۆ بە 19 ملیار دلار 3 کۆمپانیای رووسی لە باکوورەوە بە باشووری عێراق چێلگە نەوتەکانی عێراق ئێستا بەڕێوە ئەبن بەڕاستی لە بەسڕە لە چێلگەی لە زیقار چێلگەیان دۆزیوەتەوە کە 20 ساڵێک چێلگەی وانە دۆزراوەتەوە نزیکەی 7 ملیار بەرمیل نەوتی یەدەکی تیا ئێستا کۆمپانیای لۆگۆیل بەڕێوەبا بە نزیکەی 11 ملیار دلارە ئەمانە بەردەوام هەژمونی چینیش لەم منتیقەیە جگار تەشەنەی سندووە یعنی ئەمە وەکو پێم وتی ئەم دەستشکانەوەی لە بینی بلۆک بەندیە جیهانیەکانە جەمسەر بەندیە جیهانیەکانە کە رووسیا و چین ململانەی خۆرئاوای پێ ئەەکەن ئەمە لەسەر ئاستی جیهانیا ئەمە ناوەتە ئارە لەسەر ئاستی ئیقلیمی شاو جەنگەی غەزەیە لە 7 ئۆکتۆبەرەوە هەرا ڕۆژڵاتی ناوەڕاستی بە تەواتی هەراسان کردووە تا دوو مانگ شەڕەکە دووکەڵەکەی گەشتووە عێراق و هەرێمی کوردستان بەڵام ئێستا ئاگرەکەی گەشتووە ئاگرەکەی چیە ئاگرەکەی ئەوەیە تەنها لەم 4 ڕۆژە من بەبیری تۆ بێنمەوە لە 4 ڕۆژە باسی یەک مانگ ناکەم لە سووریا گەورەترین فەرماندەی ئێرانی کە باسەکرێت ڕەزا موسەوی دوای قاسمی سولەیمانی ئەو پلەدار بووە لەگەڵ 11 پلەداری سەربازی هاوڕێیە بە درۆن تیرۆرەکرێن یا ئاکوژێن یا شەهید دەکرێن ناوێکی بۆ دۆزنەوە نازانم لە لوبنان ڕۆژی دوایەوە عروری کەسی دووهەم یا سێهەمی حەماسە بزوتنەوەی حەماسە تیرۆرەکرێ یا شەهید دەکرێ ئاکوژێەوە کوتم ناوێکی دۆزنەوە پەلاماری پیرمامە درێ مەسیف سەلاحەدینە درێ لە ئێران نزیکەی 400 کەس بەهۆی تەقینەوەیەکەوە بوون بە قوربانی خۆیان دەڵێن 400 کەسە بەڵام عەدەدەکە زۆر لەوە زیاتر بێت کە هێشتا کەس بۆی ڕوون نەبووەوە هەمووی بێ لە هەرێمی کوردستان تورکیا 4 جار پەلاماری چەمچەماڵ و ئاغژەلەری داوە بە بیانی بوونی پەکەکە تیایدا پەکەکە بە هەمان ڕەشەکانی هێرشەکانی خۆی ئاڕاستی هێرشەکانی خۆی گۆڕیەوە بە دژی ئۆپەراسیۆنەکانی تورکیا یعنی هەموو ئەمانە لە 4 ڕۆژە ئێمڕۆژ ئاخرین شت ئەوەیە کە ئامر لیوایەکی حەشدی شعبی و جێگرەکان لە ناو ڕاستی بەغدایە بە درۆن
ئەمریکەکان بەگومانیان ناوچەکە دەکوڵێ یعنی ماموو لە 4 ڕۆژە لەبەر ئەوە ئەکید یعنی ئەمە چۆنەڵی ئارامی لەبەر لایەنە نادەوڵەتیەکان بڕیوە لە عێراق لایەنە نادەوڵەتەکان مەبەستم ئەو هێزانەیە کە هێزی دەوڵەتیان بەدەستەوە بەڵام لە خازع نین بۆ هێزی دەوڵەت دێمە خزمەت لێکەوتی لەسەر هەرێمی شێوێ کاک لیوا محەممەد جەنابیشت بەخێر بێ سوپاسیان بەدەبوون دەکەین دەمانوێت سەرنجێکی بەڕێزیش بزانین وەکو شارەزایەکی سەربازی لەسەر ئەو شەڕی بەربراوی درۆنەکان و ئێستا کە درۆنیش دژی بڵێن دێت بۆ سەر هەولێر بۆ سەر هێزەکانی ئەمریکا بەکاردێت و سەرنجی بەرەش لەسەر و هێرشەی ئەمڕۆی ئەمریکا کە یەکەم جارە لە بەغدا لەوێ هێرشەکان جام درێت بۆچی ئەم جارە لە بەغدا و تایبەتمەندیەکەی جیاوازی چێ لەگەڵ هێرشەکانی پێش بەڵێ زۆر سپاس بۆ جەنابت و بۆ میوانە بەڕێزەکەت و بۆ بینەر و بیسەری تەلەڤیزۆنی پەیام بەڵێ بەڕاستی ئەتوانم بڵێم کاری درۆنەکان لە ناوچەکە پەرەی سندووە وە زیاتر هێزەکان کەوانەی بەرامبەری یەکتری ڕاوەستاون دژ بە یەکن هەوڵەدەن بە درون زیاتر بتوانن یەکتری بشکێنن یاخود بۆ ئەوەی بتوانن ئینتیقام لە یەکتری بکەنەوە ئەوە بوو بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوودا چەند جار هەرێمی کوردستان کەوتە بەر هێرشی درونەکان کە لەلایەن کۆمەڵێ چەکدار کۆمەڵێ چەکداری دژ بە یاسا کۆمەڵێ بەدەر لە یاسا کە لە ناو ئەتوانم بڵێم ناو خاکی عێراقەوە کە ئەو درۆنانیان هاوش دژ بە ناو هەرێمی کوردستان بە بۆنەی ئەوەی بە حجەی ئەوەی کە گایە بارەگای ئیسرائیلی و مەقەڕاتی ئیسرائیلی لە ناو هەرێمی کوردستاندا هەیە ئەوە بوو کارەکە تەنها لە بنکە ئەمریکەکان نەوەستا کەوتە ئەوەی کە هێزی پێشمەرگەیش بکەوێتە ژێر هێرشی ئەو درونانەوە کە لەلایەن ئەو چەند میلیشیانەوە گروپە میلیشیانەوە کە لە ناو خاکی عێراقەوە بەرەو کوردستان و بەرەو بنکەکانی ئەمریکا کە لە ناو هێزی لە ناو خاکی کوردستانە ئاوێژرا بڵێ بەڕاستی ئەوانە من بەکارێکی ترۆریستی ئەژماری دەکەم لەبەرەوەی هیچ بە بنکەیەکی ئیسرائیلی نابینم لە کوردستاندا ئەگەر ئیسرائیلیان دەوێت ئەوە ئیسرائیل مەوجودە و چەند مەترێک لە وڵاتانی عەرەبی و ئیسلامی و دوورن ئەتوانن دەروونەکانیان و هێرشەکانیان ڕوبەڕووی ئیسرائیل بکەنەوە نەک بە هێزی پێشمەرگە کە هێزێکی نظامیە هێزێکە سەر بە سوپای عێراقە و ڕەسمیە بەڵام کاوەی بینیمان ئەمڕۆ ئەتوانم بڵێم ئەوەی کە لە بەغدا کرا ڕەتفعلێکە بۆ ئەو کارانەی کە ئەو میلیشیانە کە لە ناو عێراقا و لە دەرەوەی عێراق دەیکەن دژ بە بنکەکانی ئەمریکا و بە تایبەتی هێرشیان بۆ سەر هەرێمی کوردستان بەڕاستی ئەوانە پەرەی سندووە و لە بەدەر لە یاسا و بەدەر لە یعنی هەموو دەستورێک ئەوانە دەستیان داوە بۆ کارانەوە کە ئەمە بەڕاستی خەتەرناکە بۆ سەر چۆنەڵێ ئەمنی قەومی و هەروەها بۆ ئەمن و ئیستیقراری ناوچەکە بەڕاستی ناوچەکە هەمووی تێکدراوە هەموو یعنی بەڕاستی ناوچەکە ئیساکێ گێژەوڵێکی گەورەی تیا دروست بووە بەڕاستی ئەگەر وا بڕوا ناسەقام گیریەک ئەبینێن نەک تەنها لە عێراق ئەتوانم بڵێم لە چۆنەڵێ لە شەرق ئەوسەتدا جا لەبەرەوە پێویستە چارەسەرکرێم وەزعە پێویستە حەدێکی بۆ دانرێ من بە لەو بڕایم کە ئەمڕۆ لێدانی ئەمریکا بۆ بارەگایەکی حەش شعبی کە لیوای 12 لە بەغدا کە لە نزیک وەزارەتی داخلیە یاخود نزیک کۆلێجی پۆلیسە لە جادەیەکی ناوڕاستی بەغدادا ئەمە تەنها بۆ ئەوە نییە
نیمچە سەرکردەیەکی حەش شعبی بکوژێت تەنها بۆ ئەوەیە پیان دەڵێ ڕاوەستن من تەکنۆلۆژی من لە ئێوە بەهێزترە قووەتی من لە ئێوە بەهێزترە من ئەتوانم لە هەموو شوێنێک بتوانم لە ئێوە بدەم ئێوە چەند ساروخێک چەند بدرونێک ئەنێرن بۆ چەند جێگایەکی ئێمە ئەوانەی ئێوە زۆر لاوااسترە لەوانەی ئێمە جا لەبەرەوە من ئەڵێم ئێستا بەڕاستی هێز و قووەت بەدەستی ئەمریکاوە لە ناوچەکە چونکە بە حەقات ئاسمان بەدەستی ئەمریکاوەیە عرض بەدەستی ئەمریکاوە لە عێراقدا هیچ فڕۆکەیەکی عێراقی یا درونێکی عێراقی ناتوانرێ بەهاژرێ ئەگەر ئەمریکا ڕەزامەندی لەسەر نەبێ ئەوە ئەبینین ڕۆژانە درونەکانیان ئەکەوێتە خوارەوە بەرامبەر ئەو چۆنەڵی بەرهەڵستانی و مقاومەتی ئەمریکی و چەکەکانیان بەڵێم کاگوارد بە هەرێم سەرۆکی دەستەی حەشت لە هەرێم بوو لای سەرۆکی پارتی قاسم عەرەجی ڕایشکاری ئاسایشی نیشتیمانی عێراق هاتبوو هەرێم پێ دوای لەمە دووە ڕابیگیرێن بۆ سەر درۆنەکان هێرشی درۆنەکان ڕابیگیرێ وەڵی بە بۆچوونی من ئەگەر ڕاش نەگیرێ یعنی چۆنەڵێ کەمتر دەکرێتەوە چونکە بە حەقات دائیمەن کە ئەمڕۆ بیندا تەکنۆلۆژیەکی بەهێز هەیە تەنۆکی بەتوانە هەیە ئەتوانێ ئەو وەزعی کە ئەوان دەستیان داوە پێی کە بە دەروون و کۆمەڵێشت ئاهاوژرێت بۆ سەر هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان ئەتوانم تەنها لە خاڵەتی دیفاعکردنایە تەنها ئەتوانێ ئیدانەی بکە نایتەوێ کوردستان یا هەرێمی کوردستان بچێتە ناو شەڕێکەوە کە بە حەقەت بیدایەتی هەیە نیهایەتی نییە ئەگەر بێت و هەرێمی کوردستان هەر کارێک بکە بیتەوێ دژی ئەو گروپانە بێ ئەبێ لەگەڵ هێزی حەشتی شعبیە یا لەگەڵ هێزی عێراقیە بکەوێتە جەنگەوە بەڕاستی ئەمە تەکلیفەیەکی زۆرەکە لەسەر هەرێمی کوردستان و زۆر ترسناک و خەتەرناکە بێ نەتیجەکەی دا لەبەرەوە هەرێمی کوردستان زۆر بە عەقڵانە تەعامل لەگەڵ ئەو وەزعە دەکا هەرچەندە یعنی هێرچەکان زۆر دژوارن دژ بە هەرێمی کوردستان و هەروەها دژ بە بەهێزی پێشمەرگە بەڵام ئەبینین هەرێمی کوردستان دایمەن داوا لە عێراق دەکا داوا لە نەتەوەی گرتوەکان دەکا داوا لە ئەمریکا و هاوپەیمانان دەکا بۆ چارەسەری ئەو وەزعە ئەیتەوێت کێشەکان بە ئارامی و بە یاسایی و بە دەستوری هەل کرێ نایتەوێت بچێتە ناو جەنگێکەوە بە حەقەت خۆ دەزانی عێراق ئێمڕۆ لە ئاڵۆزێکی زۆر گەورەدایە و عێراق بەشە و هەروەها ئەتوانم بڵێم ڕاست ئەمڕۆ دێکاتەوە بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی زیاتر بۆ چارەسەری ئەو وەزعە و بۆ تەهدیەکردنەوەی بۆ ئارامکردنی وەزعەکە بەڵام ئەو وەفدە ناتوانێت چارەسەری ئەو وەزعە بکە چکم بە حەقەت ئەوانە نەک بە یعنی بەدەرن لە یاسا و لە دەستور بەدەرن لە ئەوەی کە بە هیچ شێوەیە ئیلتیزام بە سەروی خۆشانەوە ناکەن کە ئەوان کە بەشێکن لە سیستەمی سوپای عێراقی بەڵام ئیلتیزام ناکەن بۆ سوپایەوە و بۆ حکومەتەی کە لە عێراقدا هەیە جا لەبەرەوە بە بۆچوونی من ئەوان بە هیچ شێوەیە چارەسەریان نییە تەنها ئەگەر بەهێزیەکی گەورەتر نەبێ لێیان بداهێ تەکنۆلۆژیەکی بەهێزتر بۆ ئەوەی بتوانێت یعنی هێزەکان جەرگ بڕ بێ بۆ من لەگەڵ ئەوە نیم لە حەش شعبی بدرێ یا لە هەر سەربازێکی عێراقی یا لە هەش حەش شعبیە بدرێ لە عێراقدا بەڵام لەگەڵ ئەوم ئەو گروپانەی کە ئەم کارە تروریستانەکەن بە حەقەت ئەوانە تادیب کرێن و لیان درێن و بدۆزرێنەوە و معلوماتی بەڕاستی چۆنەڵێ هەواڵگەری بەهێز لەسەریان کۆکرێتەوە و هەموو هاوکار بینی ئێمە و خەڵکی عێراق و خەڵکی کوردستان و هەروەها سوپای عێراق و پێشمەرگە و حکوومەت و خەڵکەکە پێکەوە هەوڵ بدەین بۆی عێراق نەشێوێ ئەمن و ئیستیقراری عێراق تێک نەچێ باری ئابووری عێراق
عێراق تێک نەچێ هەوڵ بدەین بۆ چارەسەری کێشەکە و دۆزینەوەی ئەو گروپانە بۆی بتوانین لە ڕێگای نێودەوڵەتی لە ڕێگای تەکنۆلۆژیکی بەهێزتر لیان بدرێت. سوپاس دەکەین دوای دێمەوە خزمەتت. بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەت کاک دکتۆر سەبارەت بەوەی کە مادەم باسی ئاڵۆزی ناوچەکەت کرد. ئەمریکەکان خۆیان شەڕێکی بەرفراوانیان دەوێت لە ناوچەکە یاخود ئەم درۆنان ئەمریکاشی ینی سەرێشەی دروست کردو بۆ ئەمریکەکان ئەم درۆنان یاخود ئاساییە خۆی پێشێ باسی درۆن بکەین باشە ئەبێ باسی ئاڵۆزی ناوچەی بکەین باش من لە متاخەلی پێشوودردا باسیۆم کرد کە سیستەمی نێودوڵەتی بەخۆی لەنگەری شکاوە ئەمە حتا ئەوانەی کە ئێستا سکۆلەرن لە زانستی پەیوەندی دەوڵەتەکانە ئەگەڕێن بەدوای ئەوەی ناوێک لەم دۆخەی ئێستای پەیوەندی نێودوڵەتەکان بنن تێگەی بەڵام هەر ناوەکە ئەوەیە کە ئێستا سیستەمی تازایان ئۆردەری تازەی جیهانی و ئیقلیمی لەم ناوچەیە بەڕێوەیە یان ئەتوانین بڵین دەکرێت لە ناوچەکە ئەم قۆناغی کە ئێستا لە ڕۆژهاتی ناوەڕاستەیە یان لە ڕۆژهاتی دەریای سپی ناوەڕاستەیە دقیق ئەتوانین بڵین ناوی بنین پێناسەکردنەوەی پەیوەندیەکانی هێز لە ناوچەکەیە چونکە ئیسرائیل لەوێ هێزی خۆی بەدەستبێنێ تورکیا بەردەوام لە لیبیا لە میسر لە قوبرس لە ئاوەکانی یۆنان لە سووریا لە عێراق لەم ناوچەیە دەست وەرەدات بەدوای بەرژەوەندی خۆیان گەڕێ ئێرانیش معلومە لە عێراق وەکو سیەکانی خۆیە بینێ و هەژمونێکی گەورەی هەیە بەسەر عێراقا بەسەر خەلیجا بەسەر گەروی هورمزا بەسەر لە یەمەن لە سووریا لە لوبنان لە ناوچەکە بەعام لە ئەفریقا بە هەمان شێوە چینیش وەکو هێزە نێودەوڵەتێکە هاتۆ بۆم ناوچەیە ئەوەندەیتر دۆخەکەی لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسیەوە شتەکەی یعنی ئاڵۆسکاندۆ رووسیاش باسم کرد ئێستا کەرتی وزەی عێراقی کۆنتترۆل کردو بە بێەوەی ناوی بهێنرێ یعنی شتێک هەیە لە کاروباری هەواڵگریە من خوێندومە تۆ پسپۆڕی من نییە کاک دکتۆر ڕەنگە بزانێت ئەوەیە کە تۆ خانوویەکە داخستووە لە هەر چوار لای پەنجەرەیە پەردەشی پێوەیە بەڵام لەناکەوە بینی تەپوتۆزێک هاتووە سەر ئەم مێزە ئەم تۆزە لەکشەوە هات تۆ لە کاری هەواڵگریشە تۆ ئەبێ وەکو ئەو تەپوتۆزە بە بێدەنگی بچیتە ژوورەوە کەس بزانێت لەکشەوە هاتووی چین و رووسیا ژوایان کردو یعنی ئێستا رووسیا تقریبا لەگەڵ چینا دەتوانانی وێنێکی ئەمریکامان پێ بڵێنە ناوچەکە وێنەی ئەمریکا ئەوەیە کە دۆلاری بەدەستە تەکنەلۆژیاشی بەدەستە شتێکی تر نییە یعنی ئەم دوو توێسە بۆ منە لە عێراق عسکەریەوە تووشی شەرمەزاری هاتووە بۆ تووشی شەرمەزاری لە بەرۆی هەموو ڕۆژێکەوە نزیکەی 100 جار زیاتر سەر و 100 جار لە عێراق و سووریا گروپێکی وەکو نوجەبایان گروپێکی وەکو یعنی بەرەی مقاومە مقاومە ینی چی ینی مقاومە ینی هێزی بەرەڵسکار بە کوردی بەرەڵسکار بۆ شتینەتەوەی و نیشتیمانی بەکارهێنێ مانەوە هێزێک هاتووە وڵاتەکەی داگیر کردو من ئەمریکا بە داگیرکە نبینم بالمناسبە لەگەڵ ڕێی کاک دکتۆرە جەنابی کاک لیوا محەممەدا زۆر کۆکم ئێمە وەکو کورد ئەگەر تاکە هێزێک بیێ بمان پارێزە لەم ناوچەیە لە هەژمونی تورکیا و ئێران و عێراق و ئەم گروپانە بمان پارێزێ بوونی ئەمریکایە لەم ناوچەیە لە ڕاستیە و ئەمریکا کەمی بۆ کورد نەکردو لە دوای ئیسرائیل دووەم گەورەترین هاوپەیمانی ئەمریکا لەم ناوچەیە کوردە بەڕاستی لە ڕۆژاوی کوردستانیش و لە باشووری کوردستانیش بەڵام من وەکو تایبەتمەندی داوە بە هەرێم لە چوارچێوی عێراق یاخود لە چوارچێوی عێراق بە سەیری هەرێم دەکات زای کورد ئەمریکا و فەڕەنسا هاوپەیمانی نێودەوڵەتی ئەوان توانیتیان یعنی هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی دان پیانرا و بۆ دروست بکەن و ناوچەی دژەفڕینیان دروست کرد و بەرنامەی 1966یان دان پیانە و خۆراک بەرامبەر بنە و سەدام حوسێنیان ڕوخان و دەستوریان نووسیەوە کوردیان کرد بە سەر و کۆمار کوردیان کرد بە پەرلەمانتار وەزیر و پۆستە سیادەکانیاندا بەدەست کوردەوە مام تۆ بۆ خۆتە چی شەڕ شەقەکەی لە بەغا و شەڕی ناوخۆگەی لە نەوەتەکانە و قەدری ئەم شتانە نازانی و ئێستاشا دەبینی ماڭانە چەندین ملیۆن دلار دەدەن بە هێزی پێشمەرگەی کوردستان پرچەکت دەکەن هێزی دەتبەنە مەحفەلی دەولی دەتبەنە کۆشکی سپی تۆ ناتوانانی ئەمە ئیستیقلال بکەیت و ئەم دەرفەتە بقۆزیتەوە لە سیاسەتا و لە ئاستی نێودەوڵەتیە خەتای ئەمریکا چییە؟ بەڵام لە پرسیارەکەی جەناب بەدەوەی ئەمریکا ئێستا چی بەدەستەوە ماڵژاتی ناوەڕاست ئەمریکا دۆلاری بەدەستەوەیە چونکە ئێستا بترنتە تۆ نەوتە فرۆشی چی وەرەگری دۆلار وەرەگریەوە نییە؟ کەواتە دۆلاری ئەمریکای بانقی مرکزی عێراقیەتی پێشە کلیلەکەی لای ئەمریکا یانی ئەگەر ئەمریکا دۆلارەکە کەمتر بنێرە بۆ عێراق بێگومان بەیانی دووبانی ڕەنگە کابینەکەی سوودانی بکەوتە بەرمەترسی گەورە ئەمە یەک دوو ئەمریکا لە ڕووی ئاستی تەکنۆلۆژیشەوە یعنی وەکو ئەوترێک گاڵتەی پێ ناکرێتەوە ئێستا هێزی نەمبەر وەنە لە ئاستی جیهانیە بۆیە وەکو کاکتۆر فەرموویە توانێت بیسەلمێنێت کە توانای تەکنیکی ئەمریکا بەفرانی ناوێت لە عێراق و لە سووریا ئیدارەی بایدن بڵێن جیاوازە بە هەموو شێوەیە ئیدارەی بایدن ئەوێ ئەم شەڕە لە گرێژنە دەرنەچێت لە ڕۆژاتی ناوەڕاستە ئەوێ ئەم شەڕە بەرفراوان نەبێ هەر تەنها لە نێوان فەلەستین و
ئیسرائیل چۆنەڵی قەتیز بمێنێتەوە بارودۆخێکی دیکە یان حەلێکی دیکەی بۆ دۆزرێتەوە خۆی هەر لە خۆیدا هەڵگیرسانی ئەم جەنگەیان ئەم پەلامارەی حەمازیان ئەم هێرشەی حەماز لە 7 ئۆکتۆبرا کردی تاکە یەک خاڵی بە هەموو مرۆڤایەتی گوت ئەویش گوتی پرسی فەلەستین مای سازشکردن نییە بۆ سعودی و بۆ وڵاتانی دیکە سازشی لەسەر بکەن بەڵکو پرسی فەلەستین پرسی دەرەجە یەکە بۆ ئێمە و جارێکی تر بیری مرۆڤایەتیە نایەوە بۆ 10 ساڵ پێش ئێستا پرسی کورد پرسێکی زیندوو بوو لەسەر ئاسی گیانی ئێستا پرسێکی فرامۆشکراوە لە 50 ساڵی ڕابردووە پرسی فەلەستین پرسێکی ئەجگار گرنگ بوو لەسەر ئاسی نێودوڵەتیە بەڵام ئێتر ئاسی نێودوڵەتی ئەولەوێتی تری بۆ دروست بوو وازیان لە کەسی فەلەستینێنا بەڵام ئەم شەڕی حەماس پرسی فەلەستینی لەسەر ئاسی جیهانیا کردوتەوە پرسێکی ئەولەوێتر و بۆیە ئێستا ئیدارەی ئەمریکا بەتایبەتی بایدن و دیموکراتەکان هەڵبژاردنیان لە بەردەمە لە ساڵی ئایندەیان نایانەوێت دۆخێک لە ژواتی ناوەڕاست دروست بێت خەجاڵەتێکی زیاتر بۆ ئیدارەکەی بایدن تۆمار بکرێ بۆیە زۆر بەهێمنی مامە لەگەڵ ڕووداواکەن ئەیانەوە شەڕەکە لە کۆنتترۆل دەرنەچێتە نا حەسریشە نەبین بەس وەکو ناوچەکەی سەوڵاتانی عەرەبی بە کورتی بێتەوە خزمەتی ئێستا وابرار بوو هاوپەیمانێک دیژە حوسەکان پێک بێن و بزان بەس بەحرێن پشگیری دەکردن لە ناوچەکە نە سعودیە نە وڵاتانی تر لە چوارچێوە هاوپەیماندان و بۆ ڕێرەوە ئاویەکان بۆ بڵێن بابولمەندەب کە ڕێڕەوەیەکی گرنگی بازرگانی جیهانیە زیاتر لە 170 کاڵا بازرگانی جیهانیەکان بە دەریای سوور و بۆ ناوچەیە تێپڕن کە حوسەکان هەڕشیان کردوتە سەر بەتایبەتی ئەو دەوڵاتەی دوێنێ و ئەمڕۆ لەگەڵ ئەمریکا واژیان کردووە بۆ بەگژاچوونەوەی حوسەکان چکە ئەوان خۆی ئەمە شەڕێکی حەزاری شەکاکەین ینی نەکەر دەریای سوور لە گەروی هورمزیش نزیکەی 40% کاڵای بازرگانی و نەوت و هەموو کاڵایەک هەموو شمەکێکتر لە کۆمپیوتەرێک و مۆبایلێک و ئەشیایەک و ئەم تەیبڵ و مێزەوە بێت هەموو کاڵایەک 40% ڕێڕێی بازرگانی بە ئاوەکانی خەلیجا لە باشووری ئاسیاوە چێ بەرەو ناوچەکانی دیکەوەیان بە پێچەوانەوە لە دەریای سووریش ئەم ڕێڕەوانە ئێران قوڕگی گردۆ و کۆنتترۆل و هەژمونی هەیە بەسەریدا بۆیە ئێران لەوەدا زۆر سەرکەوتوو بۆ کە شەڕەکە نەگاتە ناوخۆی ئێران کە بەرەبەرەوە ئەبینین پێشتر دووکەڵەکەی گەشت و ئێران خەریکە بۆیە و تەقینەوانی کە ئێستاە ئاگرەگە شێگاتە ناوخۆی تاران بۆیە من قەنەعەتم وایە ئەم شەڕە ئەگەر بیرێکی لێ نەکرێتەوە لەسەر ئاستی نێودوڵەتی و لەسەر ئاستی ئیقلیمی لایەنەکان بە پشت درێژانتر مامەڵەی لەگەڵانەکەن لە گرێژنە دەرەچێت و هەموو ناوچەکە وەکو یەکدا ئافۆشێت. سپاس دەکەم. کاک کێلیوە محەممەد بێمە خزمەت بەڕێز سەبارەت بە زیادبوونی بارگژیەکان چەندە مەترسی لەسەر ئاسایش هێرێمیش هەیە زۆر هەندێک خوێندنەوە پێیان وایە ئەگەر بارگژی دروست بێ لە بەرژەوەن دیارێن بێ هەندێک پێیان وایە نەخێرزیانی زیاتر بەرهەرێم دەکەوێت هێرشی درۆنی زیاتر بەو دابەشبوونی پارتی ویکێتیش لە بینی جەمسەری ئێران و تورکیا و بەو دابەشبوونی کە لە ناو سەدا بڕێنراوەکانی لە ڕووی هێزەوە هەیە باردۆخ هێرێم چاوەڕێی چی دەکات؟ وڵی من بە بۆچوونی من وەکو ئەوەی کە ئەبینم بارودۆخی هەرێم بەرەو باش ناڕە بەرەو خراپیە ڕە ئەگەر بێت و ئەم وەزعە چارەسەر نەکرێ بەو شەوەیەی کە ئەیبینن کە هەرێم ئێستاکێ لە وەزعێکی دیفاعیایە نەک هجومی ئەوانە بە ئارەزووی خۆیان سەواریخ و درون و کۆمەڵێ کێشە و مەشاکل و هەروەها تا مەسائلی اقتصادیش بۆ هەرێم دروست دەکەن بۆ ئەوەی هەرێم بەڕاستی لاواز بێ و نەتوانێت بەرگری لە خۆی بکە هەموو نوکی ڕمەکانیان بۆ هەولێرە بۆ ئەوەی بتوانن هەولێر کۆنتترۆل بکەن کۆنتترۆلی هەولێری ژمانەیە ئەوەیە ئەتوانن بە هەموو شێوەیەک دەست بخەنە ناو هەرێمی کوردستانەوە ناو کوردستانەوە بۆ ئیجارێکی کە هیچ دەنگێک نەبێ لە کووردا و لە کوردستانە باسی ئازادی و باسی نەتەوە و باسی خاکی کوردستان بکە بە حقات ئەگەر بێت و چارەسەرێ نەدۆزنەوە بۆ ئەو وەزعی کە ئیستاکێ هەرێمی تیادایە بەڕاستی تووشی داڕمان دەبین لە ڕووی سیاسیەوە لە ڕووی علاقاتی دەولیەوە لە ڕووی سەربازیەوە
لە ڕووی هێز قووەتی هێزی پێشمەرگەیشەوە معنویاتمان دادەبەزێ ئەبێ ئێمە هەوڵ بدەین بە حەقات پەلە بکەین یەک بۆ چارەسەری کێشەی خۆمان بەڕاستی کێشەیەکی زۆر گەورە هەیە لە هەرێمی کوردستانە ئەویش هەیە کێشەی دووبەرەکی و پارتی و یەکێتی و کۆمەڵێشتی تر هەیە بە حەقات نەتەوەی کورد لە پارتی و یەکێتی گەورەترە کوردستان و هەرێمی کوردستان و خاکی کوردستان بەڕاستی لە پارتی و یەکێتی گەورەترە ئەبێ ئەمانە ئەم حیزبانە لە هەندێشت تەنازول بکەن بۆ ئەوەی خاکی کوردستان بە تاواتی لە دەست نەدەین و لاواز نەبێ و دوژمنان بە حەقەت کۆنتترۆلی وڵاتەکەمان نەکە و کۆنتترۆلی هەرێمەکەمان نەکە بەڕاستی ئەگەر وا بڕە بەم شێوەیە ئەمەی کە ئیساکێ لە عێراقدا دەگوزارێ و لە کوردستانیشە بە تایبەتی دەگوزارێ کەس بە قسەی کەس ناکە هەر دوو جەمسەری دژوارن بە یەکتری ئەگەر ئەوان ئەم لایەن شتێ بکاوە لە ئەوەکەی تر دژی دەکا بەڕاستی ئەمە بە تەنها لێرەدا بەخۆیان خەسارمان دەبن و گەلی کورد و هەرێمی کوردستان و هەرێمەکەیشمان بەڕاستی ئەکەوێتە ژێر ترسناک وەزعێکی زۆر ترسناکەوە و خەتەرناک دەبێت لە پاشەڕۆژی بۆ پاشەڕۆژی ملەتەکەمان جا لەبەرەوە پێویستە ئێمە لە کوردستان هێزەکانمان یەک بکەین هێزی یەک پێشمەرگە یەک بخەین نیشتیمانی بیکەینە بەدەر لە هێزی حزبی و لە هێزی کەسەکان و لە هێزی کۆمەڵێ گروپ و چەکدار بیکەنە هێزێکی نیشتیمانی من پیان دەڵێم واز لە پێشمەرگە بێنن پێشمەرگە بەڕاستی شتێکی پیرۆزە با بێ بە پێشمەرگەی هەموو کورد هەموو کوردستان وازیان لێ بێنن ئەوەندە ئەزمموی خۆتان و فەرزی کۆنتترۆل و سەیطەرێتی خۆتان بەسەر پێشمەرگەدا مەکەن بۆ مەکاری مێهێنن بۆ هەموو ئارۆزەکانی خۆتان وەکو لە هەڵبژاردنەکانە بەکاری دێنن وەکو لە کارەکانی ترا بەکاری دێنن لە دووبەرەکانەکانتانە بەکاری دێنن پێشمەرگە بەکاردێنن حرەکە و جموجولی پێ دەکەن بەڕاستی پێشمەرگەتان لاواز کردووە پێویستە ئێستا هەرێمی کوردستان گەورەترین و بەهێزترین هێزی هەبوایە چونکە نەواتی سوپای عراقی تازە کە 2003 دروست بوو لە پێشمەرگەوە دروست بوو یەکەم فەوجی پێشمەرگە بوو کە سوپای عراقی پێ دروست کرا بە ئەوان دروست بوون لە بەغدا ئێمە هێشتا هەر بەرەو دوا و بەرەو لاوازی دەڕ بەڵێ هێزی پێشمەرگە تەدیبی بەهێز بکرێ بێ هێزی پێشمەرگە بکرێ بە هێزێکی نەتەوەی کوردستانی هێزی پێشمەرگە پێویست وەکو دکتۆر باسی کرد بە ئێمە ئەوە 32-33 ساڵە هێزمان هەیە لە کوردستانە و سربەخۆین پێویستە چەند کارگەیەکی چەکمان هەبوایە بە خۆمان چەک و تەقەمەنیمان دروست بکردا ئەو درونانەی کە ئیساکێ گروپە چەکدارەکان لە عێراقا دروستی دەکەن و خەتەغیاری دێنن لە سین و لە وڵاتانی ترەوە ئێمەش دنیا کراوەیە بۆ ئێمە ئەتوانین لە هەموو دنیاوە چەک بێنین لە هەموو دنیا و قەتەغیار بێنین ئەردێکی فراوانمان هەیە جێگایەکی فراوانمان هەیە لەژێر کۆنتترۆڵی کەسدانی ناتوانین گەورەترین معمەلی درۆن و چەک و دەبابە و ئەسلیحە و ئەوانە دروست بکەین بۆ ئەوەی بتوانین لە پاشە ڕۆژدان بیدین بەدەستی لاوەکانمانە بۆ دیفاعی خاکی نیشتیمانی پێ بکەن بەڵام بەداخەوە تا ئیسە ناتوانین لە کوردستانی یەک فیشەکێکی دەمانچە دروستکەین بەڕاستی ئەمە شتێکی خراپە ئێمە ئەوەی کە ئەکرێ لە کوردستانە بە تایبەتی ئەم دوو حیزبە قیادەی کوردستان دەکەن پێویستە بیریان لەو شتانە بکردێتەوە بەڕاستی ئێستاکێ ئەزمموی هەرێمی کوردستان زۆر لە ترسناکە و لە خەتەرناکە چکم ئێمە تەوق کراوین حەسار کراوین حەسارمان لەسرە لە هەموو لایەکەوە دۆستمان نییە بە حەقەت دۆستمان نییە هیچ دۆستێکمانی نە تورکیا دۆستمانە نە ئێران دۆستمانە نە عەرەب دۆستمانە لە ناو خۆشمانە هەموو کێشە و هەریەکە خۆمان فرێداوەتە باوشی هێزێکی ئەقلیمی و دەولیەوە جا لەبەرەوە بەڕاستی کورد زەرمەند دەبێ و خەڵکی کوردستان زەرمەند دەبێ ئەگەر ئەمانە چکم بە حەقەت ئاگرەکە و خەتەرەکە هاتووەتە بەردەم دەرگا
هاتوۆتە بەردەم دەرگاکان پێتان دەڵێ ئەگەر وریان نەبن ئەگەر چارەسەری هێز و چارەسەری کێشە و مەشاکلی خۆتان نەکەن ئەوە لە دەرگاتان دێنێ و دێنێ ناوەوە ماڵەکانتان وێران دەکەین جا لەبەرەوە دوژمنەکان لە بەردەم دەرگاکانە ئەبێ هەموو نییە هەموو هێزەکان یەک خەینەوە هەموو بە یەک قووەت بە یەک ئیرادا جارێکی کە بڵێن یا کوردستان یا نەمان یا بەڕاستی ئەم کوردستانە کە ئیستاکێ کە ئیبینێن ئەم سربەستیە و ئەم حڕیەتەی کە هەیە لە کوردستان لەسەر خوێنی شەهیدانە ڕاستە پارتی و یەکێتی ئیستاکێ کۆنتترۆلی وەزعیان کردووە بەڵام ئەوە نە لەسەر شانی پارتی و یەکێتی دروستکراوە لەسەر شانی هەموو کوردێک لەسەر بە خوێنی هەموو کوردێک شەهیدانی هەموو کوردستان ئەو وەزعی کە ئێستای بینی لە هەرمی کوردستانە دروست بۆ بەڵام بەداخەوە ئەیانوێ خەریکە بیڕخێن و لاوازی کەن. بەڵێ سوپاس دەکەم کاکیلۆ ئەحمەد کاکتۆر سەبارەت بە ئەم هێرشیە دوورانە لێکەوتەی لەسەر هەرێم یعنی جۆرێکی لەدا بەشبوون هەیە بۆ نمونە درۆنی تورکی بەوەی پاساوی بڵین پەکەکەم ناوچەی بڵین هەراسان کردووە بە هەمان شێوە درۆنی گروپە سەیرەدارەکان گروپە چەکداران سنووری هەولێر ئێستا بڵین سیاسەتێک نییە لە بینی پارتی و یەکێتی یەک وتاری نییە چاوەڕێی چی دەکەی لە دۆخی داهاتوێرە من لەم بەرنامەیە قسە گرنگەکانی کە پێمە لەم دوایە بەڕاستی ئەوە بکەم بەرەنجامی ئەو مداخەلانەی پێشووتر کە باسمان کرد و کاکتۆرش باسی کرد باسی بەریەکەوتنی سیستەمی جیانی و ناوچەیمان کرد باسی ئاڵۆزە جیانەکانمان کرد باسی درۆنەکانمان کرد کە لەم ناوچەیە ئێرانە ڕێگەی سەمەد یەک و سەمەد دوو مراد 4 و مراد 5 مهاجردە و ئەم درۆنانەوە لەم ناوچەیە هەڕەشەی ئیقلیمی بۆ وڵاتانی دیکە و ناوچەکە دروست کردەوە تا ئێستا ئاگرود و کەڵەکەشی گەیشتۆتە ئەم ناوچەیە بەڵام بەنسبەت هەرێمی کوردستانەوە من بەرەنجامی و شتانە شتێکم بۆ ڕوون بۆ تۆ کاک حەکیم من پێم وایە جەنگی هەواڵگری گەورەش لەم ناوچەیە ئێمە ئیشەکات بەتایبەتی منتیقەی هەولێری تەنیوەتەوە بە ئیشوکاری ڕۆژانەی خۆمانە زیاتر یعنی مەسەلەکە هەر درۆن و مهاجر و ئەم ناوی درۆنانە نین لەم ناوچەیە من وایە بینم کە رووسیا لە ڕووی ئابووریەوە کە باسم کرد هەژمونە ئابووریەکەی تا چەند لە باکوورەوە باشووری عێراقی تەنیوەتەوە پێم وایە لە ڕووی هەواڵگریشەوە ناو حیزبەکانی داپۆشیوە من پێم وایە ئێران و رووسیاش لەم ناوچەیە و شوێنەکانی دیکەش لەم ناوچەیە من قەناعەتم وایە ئێستا لە دەوروبەری خودی جەنابی بەڕێز کاک مەسعود بەرزانیایە ناو پارتی دیموکراتی کوردستانیشا خەڵکانێکن ئەو ئەمرەکانی ئەو جێبەجێ ناکەن و پێچەوانەی فەرمانەکانی ئەوەکەن و بەدەیان بەڵگە لە بەردەستایە و من پێم وایە بە بەرنامە ئیش لەسەرەوەکەن خەڵکی نەشیا و بخەنە شوێنی بەهێز و شوێنی هەستیارەوە لە هەرێمی کوردستان و لە عێراق لەسەر حسابی کورد و من پێم وایە ئەمە هەموو بە بەرنامەیەکە لە هەرێمی کوردستانە ئیش لەسەر ناومێدکردنی تاک و خاکی هەرێمی کوردستان نەکرێ و من پێم وایە ئەمانە داتابەیزیان دروست کردو چ لە هەولێر و لە سلێمانی بێت ئەم دام و دەستگا هەواڵگریانە خەڵکی خۆیانێنە ئەم حیزبانە بەتایبەتی لە منتیقەی هەولێرە بزانن هەر کەسێک پرۆژەیەکی زانستی نیشتیمانی هەیە بۆ هەڵسانەوەی کوردستان ئەوان ئیش لەسەر بێ ئومێدکردن و پراوێزخستنی ئەماکەن و من بە وجدانیشەوە ئێڵێم ئەمە پێچەوانەی بیر و بیرکردنەوەی کاک مەسعود خۆیەتی یعنی چکە من چەندین جار ئەویشم بینیوە لە ماوەی ساڵانی ڕابردووە دیدی بۆ چوونی ئەزانم بەڵام بەڕاستی حیزبەکان ینی ئەمەی کە من ئەی بینم شتێکی وەکو باحسێک تەبعاً کە 17 ساڵم من شوکاری ڕۆژنامەوانی ئەەکەم بە ئەزمموی خۆمەڵێم لە دەرەوەی هەموو لایەنە سیاسەکانیشم هەموو کەس ئەو شایدی ئەدات بەڵام ئەوەی کە ئەی بینم هەر هەژمونە ئابووری و سەربازی و شەڕە درۆنیەکە نییە جەوێکی هەواڵگریش ناوخۆی حکوومەت یاریمی کوردستان و حیزبەکان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستانیشی تەنیوەتەوە و ئەم شتانە بە هەوەنتە نییە ینی زمان حاڵی پارتی دیموکراتی کوردستان خراوەتە ژێر پێیان و لە ناو ڕاستی هەولێرە خطابی سەحەفیە دەن یانی زۆر شتی دیکە هەیە من ئەرەوە ناکەم بە قیاس زۆر شتی دیکە هەیە وە بزانم پەیامەکەم گەیشت لێرەیە ڕاستی بۆ داهاتوش دابەشبوون بەسەر جەمسە ئێستا دوێنێ هاکان قسەی کردووە دەڵێ هەولێر هاوکاری ئێمە لە ڕۆبۆڕۆبوونەوەی پەکەکە بەڵام بڵێن پەکەکە و یەکێتی دژایەتی حکوومەتی هەولێر دەکەن کاک حەشیم ئێمە زۆر دەبیستین دەڵێن کورد یەکگرتوو نیە من یەکگرتووی کوردم ناوێ لە هیچ شوێنێکا کوێ یەکگرتووە مەسەن ئیسا ترەمپ و بایدن حیزبەکانیان ئایا حیزبی یەکگرتوون بایدن و ترەمپ یەکگرتوون نەخێر مجتەمەعی هۆڵندی مجتەمەعێکی یەکگرتووە مجتەمەعی بەلجیکا کە ئێستا قەراراتی جیهانی هەموو لە ئیتحادی ئەوروپا و لە بەلجیکاوە دەرەچێت مجتەمەعێکی یەکگرتووە نەخێر عێراق مجتمع و سیاست و شقام و مرکزی که گرتوی نخیر
ئێمە داوای یەکگرتووی میلەتی کورد ناکەین، ئێمە داوای بوونی موسساتەکەین، موسساتی اقتصادی، موسساتی بانقی، موسساتی عسکەری، هێزێکی پێشمەرگەی یەکگرتووی پۆشتە و پەرداخەکەین. ئێمە باسیەوەکەین چەند جار بە شایدی جەنابەت 100 جار هاتوومەتە ئەم کورسیە دانیشتم، 100 جار لەم 15 ساڵەیە لەم 20 ساڵەیە هاتوومەتە ئەم کورسیە دانیشتم، باسی پیاچوونەوەمان کردەوە بە پرۆسە نەوتیەکانە. بەڵام کاتێک کە تۆ هەر قسە ئەەکەی تۆزانی جۆر لێ ناگیرێ، هەر پرۆژە تەقدیمەکە ناچاری قسەیەکی دیکە بکەیت. ئێمە داوامان کردو پرۆسە نەوتیەکان لە هەرێمی کوردستانە سەر لە بەری پیا بچێتەوە، لە پەرلەمان داوامان کردو، لە حکوومەت یاریەم داوامان کردو، لە میدیا داوامان کردووە. بۆیە ئێستا سەرۆکی حکوومەت یاریەمی کوردستانیش خۆی باش تێگەیشتووە و گرێبەستانەی لە ڕابردووە کراون. ئیشەکە لە ئەساسەوە بە سەقەتی هاتوو لە ساڵی 2006 بگرە ساڵی 2002 یعنی مجموعەیە گرێبەست کراون. ئەم برادرانە چون گرێبەستیان لەگەڵ خۆیان ناکردووانی کە حکمیان بەدەست بۆ لە کابینەکانی پێشووە، یعنی لەگەڵ کۆمپانیای فرەڕەگەزان نەیان کردو بۆی لۆبی بۆ هەرێمی کوردستان بکەنەوە، گەر هەرێمی کوردستان لێ قۆما و کۆمپانیانە و دەوڵەتەکانیان بێن بەرگری لە ئێمە بکەن لە ڕۆژگارێکی وەک ئیمڕۆیە. ئێمە لەسەر ئەو ئەساسە عقودی نەفتیمان کردو لەگەڵ شەریکاتی نەوتیە کە بۆچی کە ئەگەر لێمان قەوما لە ڕۆژی ئیمڕۆیە دەوڵەتەکانیان بێن دیفاعمان لێ بکەن. ئەی بۆ نایەن کەواتە ئێمە لە گرێبەستەکانە فەشەلمانە لە مەسائلی ژینگە و پاڵێوگای. ئەمە 3 پاڵێوگە مەفروض بووە هەبێ، 307 پاڵێوگەی ناقانونیمان هەیە لە هەموو مەجالەکانە. لە هەناردەکردنە سەرێکمان ئازەربایجانە دەمانێت لێ بۆڕین، سەرێکمان دەریای سپیناوە ڕاستەمانێت لە بەڕی جەیهانە و بینێرین، لایەکشمان لە ئیماراتە. دەبێت شیفتێک و وەرچەرخانێکی جیۆپۆلیتیکی باش بکەین. دەجارمان باس کردمانیەمە لە هەرێمی کوردستان کەوتنیوتە بینی 3 حەوزەوە، حەوزەی قەزوین رووسیا و ئێران ڕێبەرایەتیەکەن، حەوزەی دەریای سپیناوە ڕاست مێدیترۆنیان کە ئێمە 2016 پەیمانگەیەکمان بەو ناوە هەیە، ئەمریکا و بەریتانیاوەمانە قیادەیەکەن بەبەستمەوە نێ هەمە عینی ئەوان. حەوزەیەکی تر هەیە حەوزەی خەلیجە ئەمانە ئیمارات و قەتەر و سعودیە، هەتا ئێستا هەرێمی کوردستان نوێنەرایەتیەکی لە 3 وڵاتە سەرکوێنێکە لە خەلیجی عەرەبیان. تۆ لە نێوانە ئەم 3 حەوزەیە بێ ڕوئیایەکی خۆتە، بەڵام پێشەوەی ڕوئیاتە بێ قسەی ئەخیری من ئەوەیە لە مداخلەی ئەوەیە کە تۆ لە ناو خۆی هەرێمی کوردستانە مەبدە و پرەنسیپێکی خۆت هەبێ، خیتابێکی یەکگرتووت هەبێ. ئێستا مەسەلەن من بۆ نمونە دەچمە کەناڵێکی کۆمۆنیستیەوە قسە دەکەم، معقول نییە من لەو کەناڵە احترامی کارل مارکس نەگرم قسەی پێ بکەم، یا دێمە کەناڵێکی ئیسلامیەوە من خوا نەخواستە شتێکی دیکەم، دەبێ من ناسنامەکەی تۆ بناسم، شوناسەکەی تۆ بناسم. ئێستا ئیدارەی ئەمریکا، ئەوروپا، وڵاتانی ناوچەکە نازان هەرێمی کوردستان چی ئەوێ، خۆیان ناوخۆیانە دابەش بوون بەسەر 2 هێزی سەربازیە. لە مەسائلی هێزی سەربازیە تۆ ڕاستبی، لە مەسائلی نەوتا ڕاستبی، لە مەسائلی لۆبیکردنە ڕاستبی، پەیوەندیەکانمان لەگەڵ بەغا ڕاستبی. مەسەڵەن ئێستا گریمان یاساکانی بەغداش بوجەی نارد، باشە لە یاسای بوجێ ئامادەیەک تێپەڕیوە لە فقرەی 11 ئەڵێت بۆ هەموو عێراق بوجەی هەموو کولفەینەوە سەرفەکرێ، بەڵام بۆ هەرێمی کوردستان تەنها بوجەی تەشغیلی سەرفەکرێ. ئێمە 50 نوێنەر 60 نوێنەرمان بۆچی ناردوتە پەرلەمان لێوە دانیشتون ئێشتوانە کارەساتی وا بەسەر میلەتەکەمانە تێپەڕێت. هێ دەبێت ئێمە بپرسین ئێمە سەر و کۆمارمان بۆ چێ لە عێراقا 70 پەرلەمانتار و 6 پەرلەمانتار 34 وەزیر سەدان پۆستی گرنگمان لە بەغدا بۆچی ئەگەر بەرگری لە خەونەکانی من ناکەن وەکو تاکێکی کوردی، ئەگەر بەرگری لە مافەکانی گەلی کورد ناکەن وەکو تاکێکی کوردی، بەرگری لە قوت و موجێ خەڵ ناکەن. دەبێ مەبەستمەوەیە پیاچوونەوەیکی جەزری هەموو حیزبەکان پیاچوونەوەیکی جەزری بکەن، خیتابی خۆیان دیاری بکەن، لەگەڵ خۆیان دیالۆگ بکەن، ئەنجا لەگەڵ ئەوانی ترا دیالۆگ بکەن. سوپاس دەکەم. سوپاس دەکەم. کاک ئیلیا محەممەد بە کورتی داقەیەکیش بۆ بەڕێزت چی بکرێ بۆەوەی ئەو ئاگری کە بەڕێزت دەڵی لە عێراق و دکتۆریش دەڵێ ئێستا لە عێراق لە هەرێم دوور بکرێتەوە بە کورتی بێ سوپاس دەکەم. وەڵی من بە بۆچوونی من ئەو ئاگرەی کە ئێستاکێ بەرەوکی هەرێمی کوردستانی گردەوە یاخود لە عێراقەوە بەرەو هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم لە ناو خاکی عێراقەوە کە ئەو بەشەی کە خاکی عێراقە نە هەرێمی کوردستان کە بەرەوکی کوردستانی ئەبێ هەرێمی کوردستانی یەک پێداچوونەیەک بە خۆیدا بکە، هەوڵ بدا هێزەکانی پێشمەرگا و هێزی سیاسیش بەڕاستی یەک گرن، بەڕاستی ببنە بە چۆنەڵی هێزێکی نەتەوەیی، هێزێک بۆ هەموو کورد بێ، پێکەوە سیاسەتێک داڕێژن ببێتە سونعێکی قەراری سیاسی، سونع قەراری عەسکەری، قەرارێکی اقتصادی، توکمە پێشنیارەکانیان پێشکەش بە عێراق بکەن، پێشکەش بە دەوڵەتانی دەوروپش بکەن، پێشکەش بە حولەفا و ئەمریکا بکەن، بڵێ ها ئەوە ئێمەی کورد ئەوە پێشنیارمانە، ئەوە داواکاریمانە، ئەگەر ئەوانەمان بۆ چارەسەر نەکەن ئێمەی کورد بە حەقات
چۆنەڵی وەرەقەی ترمان دەبێ شتی ترمان دەبێت تەبەرەوەی کورد بە حەقات نە کورد و نە هەرێمی کوردستان و نە حکوومەتی هەرێمی کوردستان بە حەقات ناتوانێ بەرگری ئەم وەزع بکە ئەگەر بێت و بەم شێوە لاوازیە بەم شێ دووبەرەکانیە و بەم شێو پەرتەوازیە ڕاوەستین و مقاومەتمان نەبێ و هێرشمان نەبێ و تەنها لە دیفاعێکی سلبیا بین بە حەقات دیفاعی سلبیش لە علمی عسکەریە احتیمالە بەرەو ئینسیحاب و بەرەو داڕوخان بڕۆیت بەڕای من ئەگەر بێت و دیفاعەکانمان ئیستاکە هەیە لە کوردستانە بەهێز و بە قووەتی نەکەین و نەبین بە یەک دیفاع لە هەموو کوردستاندا بۆ چۆنی من هێریشمان پێ ناکرێ هیچ شتێکمان پێ ناکرێ هیچ دەستکەوتێکمان بۆ بەدەست ناهێنرێ بۆ کورد و بۆ کوردستان بەڕاستی عیب و عاریشە بۆ ئەو حیزبانە کە ئیستاکە کوردستانیان وا بەرەو لاواز و بەرەو بەحەقەت بەرەو لاوازی و بەرەو پوکانەوە دەبن بە بۆچوونی من ئەبێ ئەم حیزبانە بە تایبەتی پارتی و یەکێتی جارێکی کە بە خۆیان دابچنەوە و بیرێک لە مافی نەتەوەی کورد بکەنەوە و هەروەها لەو وەزعەت ترسناکە بکەنەوە کە بە حەقەت ئیستاکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گردووەتەوە بەڕاستی ئاگرەکە نزیک بۆتەوە والله بالله وریان نەبنیان سووتێنێ والله هەمومانی پێوە دەسووتێنین هەمومانی پێوە دەسووتێنن کەس دڵی بەوەی تر خۆش نەبێ ئەوە لێ دەدرێ ئەوەی تر لێ نادرێ ئەوەی تر درونی بۆ دەڕوا ئەوەی تر بۆی ناڕوە ئەوەی تر کێشەی هەیە ئەوەی تر کێشەی نییە والله ئێمە کێشەکانمان هەموو یەکە جا لەبەرەوە ئەبێ هەوڵ بدەن بەجا بەڕاستی بۆ یەکگرتنەوەی یەکتری و بۆ چارەسەری کێشەکان بکەن ئەگەنا هەمومان لە بەلەمەکە بە حەقات دەخنکەین. بەڵێ سوپاس دەکەین کاگیوا محەممەد داوا لێبوردنەکەی کاتمان تەواو بوو سوپاسی ئامادەبوونی جەناب دەکەین لە هەولێرە و هەروە دکتۆر بەهرۆز جعفەر لە ستۆدیۆ سوپاسی جەنابش دەکەین. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەخێر.